پرسیارەکەت بۆ بخوێنمەوە. سڵاو دکتۆر، بێ زەحمەت لە بەرنامەی ئەو جارە پرسیاری دەرزی هۆرمۆنی مەنع بکە ئەوەی لە قۆڵدا دەنرێت. بەڵێ ئەو پرسیارەکەم لێ کردی. تا چەند هۆرمۆنی لەشت تێک دەدا وابزان وەڵامت دایەوە؟ زۆر کەم، یعنی ئەتوانین بڵێن نیەتی. باشە. جانوسیەتی من لە مانگی 3 دامنا مانگی 8 دەرم هێنا، ژانی مەعیدەی بۆ دروستکردم و هەر دەم خوێنی شم دەبینی تەواو پاک نەدەبوومەوە. ئەو پرسیارە لە دکتۆر چرۆ بکەی سوپاست دەکەم. ئەو پرسیارەکەم سپاس بۆ ئەو. طبعا ئەمە هۆرمۆنە وەکووتمە چێتە لەشتەوە، لەوانەیە هەبێت لە 100 تا 2 کەس ئەمە هۆرمۆنە هێلکە دانیشت خۆ دەست بەسەرا نەگرتو، هەر هۆرمۆنە ڕێژێ زۆر جار ڕێک ناکەون. ئێمە ئەو ماوەی کەین و ئافرەتان 3 مانگە ئەڵێن ئەگەر لە 3 مانگە سووڕی مانگانەکەت وشک نەبووی، خۆی ئەمە و لەگەڵ ماریناش کە ئاڵتوونێکەیە ئەبێ ژنان تەوەقعی ئەوە بکەن هەتا 3 مانگ پێڵێن ئۆن ئۆف بلیدینگ، یعنی تەڕەبن، یعنی پاک و پیسە بن بڵین. بەس من بە هەمویانم وتووە نوێشکردن ئەتوانن بیکەن، ئەمە سووڕی مانگانە نییە، وەجودبوونیش ئەتوانن بکەن، ئەمە سووڕی مانگانە نییە. ئەمە یعنی شتێکە بەهۆی ئەم دیڤایزانەوەیە تووشە بن. لەبەرەوە ئەتوانێ و ئافرەتا تا 3 مانگ چاوەڕێ بکە. ئەگەر هەتا 3 مانگیش ئەو هەر خوێنی زۆر بوو، نەک ئۆن ئۆفەکەی کە من بڵێم بە قەترە و 2 قەترە گەر زۆر بوو، ئەوە دیارە لەگەڵ جسمی ئەوە ڕێک ناکەوێ. بەڵام ئەمە زۆر دەگمەنە، دیارەوەی چێکە لە دەگمەنەکان زۆر دەگمەنە. لەگەڵ ماریناشە ئەم شتە ڕوو ئەدا ئەوەی کە لە ناوەدایانی چکەویش هۆرمۆنە. بەعزە جارێ هێلکەدان وەکو بڵێ ئەچێ بەڕقە هۆرمۆنی خۆی هەرە ڕێژێ، ئەمیژەی ڕێژێ، لەبەرەوە ڕێک ناکەون. خۆی لە ئەخیری مۆزوعەکە ئەوەیە کە هێلکەدان ئیتر ئیش ناکە، تۆ هۆرمۆنی پرۆجسترۆن لەم دیڤایزانە وەرەگریت و ئیتر وشکبوونەوەکە هی ئەوەیە کە ئیتر سووڕی مانگانە دروست نابێت.